دکتۆر ڕێبوار ئیسماعیل ئەندامی سەرکردایەتی و لێبستایی مەڵبەندی سێ ڕێخستنی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان وەک یەکەم لێبستایی حزبی لە هەولێر سەردانی بازاڕی میلی گەڕەکی کوردستانی کرد کە بەرەبەیانی ڕۆژی هەینی بەهۆی شۆرتی کارەبا نزیکەی 300 دوکانی بازاڕەکەی سوتا و زەرەرزیانێکی مادی زۆر بەر کاسبکاران و دوکانداران کەوت. لەلایەن خۆیەوە لێبستایی مەڵبەندی هەولێر پەیامی پشتیوانی و پاڵپشتی هاوسەرۆکانی یەکێتی و سەرکردایەتی بۆ زەرەرمەندانی ڕووداوەکە دووپات کردەوە. لەلایەن سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستپەردرام کە پەیامی هاوسەرۆک و مەکتەبی سیاسی و سەرکردایەتیەکی تتان پێڕابگەینم. ئێمە زۆر نیگەرانین لەسەر ئەوەی لەسەر ئەم کارەساتەی کە بەسەرتان هاتووە. ئێمە زۆر نیگەرانین لەسەر ئەم کارەساتە دڵتەزێنەی کە بەسەرتان هاتووە کە زۆربەتان سەر و ماڵتان بریتی بوو لەم دوکانانە کە ئەمڕۆ بەشێکی زۆرتان زەرەرمەند بوون و دوکانەکانتان سوتاوە و ڕوبەڕووی ئەم کارەساتە بوونەتەوە. ئەزانم مەعیشەتی ماڵ و مناڵتان لەسەر ئەم دوکانانەیە. بۆیە ئێمە هاتینە جێ لە داواکاریەکانتان بگرین و بزانین پێشنیارەکانتان چییە، داواکاریەکانتان چییە و ئێمە پاڵپشت و هاوکاری ئێوە دەبین. پاڵپشت و هاوکاری ئێوە دەبین. ئێمە زۆر ئێمە لەگەر ئەوەی دانە کە ناکرێ هەموو ساڵێ جارێک ئەم دوکانە نەبستێ، ناکرێت سەر و ماڵی ئەم خەڵکە ساڵانە جارێک بە قوربانی قەدەر بکرێ. زیاتر لە 500 دوکانە 350 دوکانی سوتاوە. هەمووش کوڕە فەقیرم، کوڕە هەژارم بەڕاستی. وەرە ئێستا ئەم شخصی دەبینم سیارەشی هەبووە، سیارەکەی هور کرد تۆی خستە ناو دوکانەکەی هەمووش تاوبای ئەوەندە شتی قوتار نەبووە. ڕێگامان بدەن بە بلۆکی چای بکەینەوە، ئەو چیکۆی هەموو سارێ و عارمانە بە بلۆک ئەو جارە کەچی بکاتە کەرپۆز بی بلۆک بی ئەگەنا ئەو چیکۆی هەموو سارێ و عارمانە. یەک بۆ خۆم کرێچیمە لە دوکانیە هەموو ئەشیام سوتایە ئێوەڵای هەرچی ئەشم بوو لە دوکانیم دانەیە. عنی هیچ نییە ئێستا دوکانیشم لە چاکەی دوکانی بە بەتارچی لێکەمەگە تاویزەک شتێک نەبیتن. لەژێر ئەو چیکۆیە گەرمە ببێ ئاو ببێ کارەبا چۆن دەبیتن ئاخەوە بتن. ئەگەر بێت بێت بە سیستەمەکی باش مەسەلەن کارەبایەکە با 40 ئەمپێرمان نەدەنێ، با 10 ئەمپێرمان بدەنێ، زیاترمان نەدەنێ. ئەگە پێ قەرەو بۆش بکرێتەوە باشتریشە بەڕاستی ئەگە قەرەو بکرێتەوە ئەو خەڵکە بەڕاستی ئەو خەڵکە تووشی زەرەرێکی گەلە زۆر بووە. هەرچی هەولێر شایستەی زۆر لەوە زیاترە. پایتەختی هەرێمی کوردستانە. ئێمە لەگەڵ ئێوە داین، ئێمە پشتگیری ئێوەینا، ئێمە لە خزمەت ئێوە داین. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی لە ناو ئێوە دروست بووین، دەگەڕێنەوە بۆ ناو ئێوەش. هەموو کوڕە هەژارنە لێرکوانە کەس نییە کوڕە مەلاک و دەورەمەند بیتن. بەڵام معنی ئەمەدا لە محافزی هەولێرە دەکەین لە دوونێ سەعات پێنجەوە ئێرکوانە شتا نهاتە سەرخەت نات تێرکوانە. بەڵام معنی وەکو ئەوەی دەرەم دەهۆک و زاخۆ هەولێر هیچ فەرق و جوازێک نەبیتن. مەشای خەرکەکەی بکەین سوتای لێرکوانە لێرە وێران بووە ئەوە برامە هەروە قەردی جاری دینەدا لیستە دومین جاری لێستێتەوە. کانی خەیاتی مە لێرە هەیە سەر و مارم بەخوا هەموو برانە شاد سەر و ماری من ئەوەندە بە ڕۆژانە ئەگە 5,000 هیچ کردی بردیتمانەوە خواردیتمان. ئێساش هەم دوکانەکەمان سوتووە ئەوی هەشمان بوتی داستایە بەخوای وەرە ماری من لە 75 مەتریمە. بازاڕی میلی سیمەکە دەکەوێتە گەڕەکی کوردستان لە شاری هەولێر بەرەبەیانی 24 ئەم مانگا بەهۆی شۆرتی کارەباوە زیاتر لە 300 دوکانی سوتان و ئەمە جاری سێمە بازاڕەکە دووچاری داوی لەم شێوەیە دەبێت و دوکانداران دووچاری زەرەرزیانێکی زۆر بوون. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.